ولی جاردن هاوشی جمال سلیمانی ود گرم بس في جاره باوی که زندیه و ده بحثی هنده بکه که دیداره که تایبت بزاروکن خودم پید بین تایبت بره بده چه هاوشین دمتا باش به اب دیداره بره بده چه لی زاروکن خودم پیوستین تایبتن ماده پیوستین تایبت آن پید بی بگله تشیندن هنده گلو دیشه تکره بو بەڵێ ڕێکخراوی چەپێک کەمێک پێش ئێستا ئاخود بڵین داهاتوودا لە ماوەی داهاتوودا هەڵدەسێت بە ئاسازدانی مەراسیمێک بۆ بارودۆخی خاوەن منداڵانی پێداویستی تایبەت بۆ گرتنی زانیاری زیاتر لە چمەلای بەڕێز داستان شەهاب ئەندامی ڕێکخراوی چەپەک کاک داستانم کاتت باش فەرمی تێرە سپاس دەکەم ئاماژتان لە ڕێکخستنی ئەم مەراسیمە چییەکەوە بڕیارە پاشکەمێکی دیکە دەست پێ بکات و بۆچی کەسوکاری خاوەن منداڵانی پێداویستی تایبەتان بان کردووە بەڵێ پێشەکی بە خێر هاتنتان دەکەم ئێمە وەکو ڕێکخراوی چەپک هاوڕێیانی ڕێکخراوی چەپک هەستین بە ئامادەکردنی ئەم چالاکیە کە تایبەتە بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و ئێمە لەم چالاکیەوە ئەمانەوێت پەیامێک بگەێنین بەوەی کە بە ئام بە شێوەیەکی گشتی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتیش منداڵان هەندێک پشتگوێ خراون لەلایەن هەموو لایەنەکان و ڕێکخرا و تەنانەت حکومەتیشەوە ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی ئەم چالاکیەوە پەیامێک بگەێنین کە ئەوان لەبیر نەکراون وەکو هەموو منداڵێکی تر وەکو هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە مافی خۆیانەکە چالاکیان بۆ بکرێ ئەوانیش حەز و ئارەزویان هەیە و ئێمە هەستاوین بە خۆشحاڵیەوە لەگەڵ چەند شوێنێکی جیاوازدا کە بوون بە سپۆنسەری ئیشەکەی ئێمە دیاریمان بۆ دابین کردوون و هەروەها شوێنی یاریکردنمان بۆ دابین کردوون کە بە شێوەی فری بچن لەوێ یاری بکەن و شوێنێک بە خۆشحاڵیەوە ئامادەی دەربڕیەوە بۆ هەموو خاوەن پێداویستی تایبەت کە بە داشکاندنی لە سا 50 بۆ هەتا شوێنەکەیان هەبیانی بۆ هەتا داشکاندنیان بۆکە و چەند شوێنێکی تر کە بوون بە سپۆنسەری ئەم چالاکیەی ئێمە و ئێمە لە چالاکیەکەمانە ئەمڕۆ چەند شتێک پێشکەشەکەین لەوانە بۆ نمونە گۆرانی وتنە بۆ مناڵان کە هەندێک لە منداڵانی تر کە تیپی هوەری منداڵانی سلێمانین گۆرانی بۆ هاوڕەکانیان ئەڵێن کە خاوەن پێداویستی تایبەتن وەکو خوشکبرا هەمویان بەیەکەوەن لێرن ینی واتە منداڵانی ئاسایی و ئەو منداڵانەش کە خاوەن پێداویستی تایبەتن کە بریتین وەکوتم بریتین لە دابشکردنی دیاری بەسەر منداڵانە و هەروەها گۆرانی وتن و چەندین چالاکی تریش جۆرا زۆر کە ئێستا دەست پێەکەین ئینشەڵا چەند دقیقەی کاک داستان زۆر سپاس بەڵێ هەکار کۆی زانەکانی بەڕێز داستان شەهاب ئەندامی ڕێکخراوی چەپک بوو کابڕیارە پاشکەمێکی دیکە مەراسیمەکە بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە کەسوکاری خاوەن منداڵانی پێداویستی تایبەت دەست پێ بکات هەلاوژین سپاس بوتە میێوانێتە لە سلێمانیە